جەڤە بچین دەنادا کۆنگرێکە ڕۆژنامەوانی لە قامقامیەتە هەڵەبجە لە پارێزگا هەڵەبجە تێ ئەنجامدان ji بۆی و لیژنەیە ئەمنی جڤایە بەرنامەیەکی خراپڕاستێکی خراپ لەناو خۆپیشاندەرانە نییە لەبەرەوە ئێمەش وەکو لیژنەی ئەمنی خۆمان پێمان باش و ئەمڕۆ کۆبوونەوەی بکەین هەندێک بڕیار بین و ئەو بڕیارانە پێویستە هەموو لیژنە ئەمنیەکان التزاماتی تەواویان بە بڕیارەکانمانەوە هەبێت بڕیارەکانیش ئەوەیە بەڕاستی ئێمە هەرچەند تەسەور ناکەین ڕووداوی نەخوازراو لە سنووری هەڵەبجە و پارێزگا هەڵەبجە ڕووبا بەڵام ئەگەر لە حاڵەتێکە هەر خروقاتێک ڕووداوێک ڕوویە ئێمە داواکاریمان لە لیژنەی ئەمنیمان لە پۆلیسەکانمان لە ئاسایشەکانمان لە هێزەکانی ناوخۆمان ئەوەیە کە بە هیچ شێوەیەک لەژێر هیچ ناوێک و هیچ پاساوێکە هێزی ئەمنی بۆیان نییە تەقە بکەن بۆیان نییە فیشک حتا بە ئاسمانیشە بتەقێنن هەر کەسێکی ئێمە هەر هێزێکی ئێمە لە هەر شوێنێکە تەقە بکات بەڕاستی خۆی بەرپرسە بێت و ئیجراعاتی یاسایی لەگەڵاکرێت چونکە ئەو کەسێک کە تەقە بکات ئێمە بە گێرە شوێن و بە دەستی ئەزانین بە هیچ شێوەیەک ئەوە بڕیاری ئێمە و ئەوە ئەمری ئێمە نییە بە تەقەکردن چونکە ئێمە ئەو هاوڵاتیانش هاوڵاتی خۆمانن ئەوانە کوڕ و کەسوکاری ئێمن ئەو ڕێپیەوان و داواکاریەکانیان بە داوایەکی شەرعی و ڕەوازانین لەگەڵ ئەوەشە پەیاممان بۆ خۆپیشاندەران و پەیاممان بۆ ئەو کەسانە کە خۆپیشاندانەکەن ئەوەیە کە خۆپیشاندانێکی هێمنانە بکەن پەیاممان بۆیان ئەوەیە کە دوور بن لە هەموو تون و تیژیەک دام و دەستگاکانی حکوومەت دام و دەستگای خۆیانە بۆ پاراستنی ژیانی ئەوان بۆ خزمەتی ئەوان دانراوە و بە هەمان شێوە لایەنە سیاسیەکانیشمان و بارگای لایەنە سیاسیەکان ئەوانیش بە هەمان شێوە ئەو لایەنە سیاسیانە بەشێکن لە ئێمە پێکهاتەی ئێمە خەڵکی وڵاتی ئێمە و خەڵکی شاری ئێمە تەمە ناکەین هیچ ڕۆداوێکی نەخوازراو لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕوونەدات خوا نەخواستە ئەگەر هەر خروقاتێک لە هەر لاوە بوو دەوا لە نوێنەری خۆپیشاندانەکانەکەین کە ڕاستەخۆ پەیوەندیمان پێوە بکەن و لە لایەنە سیاسیەکان و دەستگا حکوومیەکانیش ئەگەر هەر کەم و کوڕی و نوقسانیەک لە هەر شوێنێکەوە دەرکەوت و هەر خروقاتێکە بوو داوایان لێکن بە زوودین کات پەیوەندیمان پێوە بکەن بۆ چارەسەرکردنی هێزێکی ئەمنیتاندانەوە بۆ پاراستنی بارەگا حیزبیەکان بە تایبەتی بارەگای پارتی دیموکراتی کوردستان کە باز لەوە کرێ ئەگەر لە هەندێک شوێن هەڕەشەیان لەسەرە بەڵێ ئێمە هەتا ئێستا پەیوەندیکی مباشیرمان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانە هەیە من بۆ خۆم لەگەڵ جەنابی مەسئولی لقا قسەم کردووە لەگەڵ لایەنەکانی تریشا قسەمان کردووە هەتا وگەستە هیچ هەڕەشەیەکیان لەسەر نییە بارەگاکانیان پارێزراوە و وەکو لە سەرەتاشەوە وتم لەگەڵ نوێنەری خۆپیشاندانەکانە ئێمە پەیوەندی مباشیرمان هەیە ئەوانیش بە هیچ شێوەیەک بەرنامەی ئەوە نییە نەتوندتیژی بەکار بێنرێت نە بچنە سەر بارەگای هیچ لایەنێکی سیاسی نە بچنە سەر هیچ دام و دەستگایەکی حکومی ئەگەر خوا نەخواست ئەوە ڕوویە حتمما ئێمە احتیاطاتی خۆمانەکەین و هێزەکانمان لە حاڵەتی ئامادە باشەیە بەڵام وەکو پێمان وتن ئێمە ڕێنمایی تایبەتیمان هەیە بۆ هێزەکانمان نابێت بە هیچ شێوەیەک لەو ڕێنمایانە ئێمە دەربچن